ئێرە کەرەنتینەی بیارەیە. یەک میوانەکان دەبینین کە ساتێک بۆ پشوو وەرگرتن هاتوونەتە دەرەوە تاوەکو ئەو جێگەی بۆیان دیاری کراوە. بەڵام لێرە جیاواز لە پزیشک و کارمەندانی تەندروستی مامۆستایەک هەموو کارێک دەکات و ئامانجی خزمەتکردنە بە میوانانی کەرەنتینە. سەردانی هەموو ژوورەکان دەکات. ئەگەر بێت و کەسێک بێتاقەت بێت ئەوە هەردی هەوڵ دەدات بێتاقەتیەکەی دەربکات. ئەوەی کە بە ئەرکی خۆم ێزانم لە ڕووی عەمەلیەوە کۆمەڵی ئیشی لەو جۆرەیە و بە ئیزافەی ئەوەی لایەنی دەرونیان تۆزێک بەهێزکەین. ئەمانە بەڕاستی تۆزێ بێتاقەت ئەبن، هەندێک جار هەیە بیرەکەنەوە لەوەی بۆ ناتوان بگەڕێنەوە. فەحسەکان و سەنفڵۆرگرتنەکانیان تۆزێ تەخیرە بێ، یعنی بێتاقەتی دەرەبڕن. تۆ پێویستەکە لە ڕووی دەرونیەوە تەسیریان لەسەردانی ینی دەرون دروستیان بکەی. بەڕاستی زۆر جار هەیە لە دەرەوە پیاسیان لەگەڵاکەم، گۆرانیان لەگەڵا ئەڵێم. ئێستا ڕەنگە هەنێکیان لە بەردەم کامێرایان نەتوان، بەڵام زۆر جار تەسووری خۆم لە داوای پیشانتانەیەم کە بەیەکەوە گۆرانی ئەڵێن هیانە قورئانە خوێنین بەیەکەوە لەگەڵیان، چۆن ئەوان پێیان خۆشە دەرونیان وان مرتاحە من لەگەڵیانە بم. هەی بخوارۆ ڕام کۆوتنێ من کۆنێ و هەواوارەنێ. کەشێکی دەرونی ئارام و پڕ لە گۆرانی و قسەی خۆشی بۆ میوانەکان دروست کردووە. دەیەوێت هەست بە بێتاقەتی و نائارامی نەکەن. مەبەستیشێتی ئەو ترسەی لە دڵیاندایە بیڕەوێنێتەوە و پێیان بڵێ کە بۆ سەلامەتی گیانی خۆیان و خانەوادەکانیان ئەوان لێرن. بەڕاستی ئەو شتە نییە کە لێرە هەیە. ینی ئێمە خۆمان نەزانین لێرە هەمومان وەکو برای یەکتری وەکو و خوشکە بە ڕێزانەی ترکە لێرن وەکو خێزانێک تەعامولەکەین. تەنیا لە پێناو پاراستنی خۆمان و کەس و کارمان لێرەین. وانە ینی ئەو شتە نییە کە وەکو ترسێنرا وەکو سژنێک کە باسەکرێ لە دەرەوە. خەڵکێگەیە ڕەنگە ئێستا من کە دێم بۆ ئێراڵێن باشە تۆ خۆت لێ زیاوە بۆ نەڕۆشتووە یا ئێوە مانان هەنێکیان هەیە بە پێی خۆی هاتووە. نەکرم هەردی منداڵەکانی لەبیر نەکردووە و بەردەوام یاری و قسەیان لەگەڵ دەکات و پێکەوە لێرە شوێنە دەکێشن. بەڵێنی ئەوەی پێداون کە 14 ڕۆژی کەرەنتینەکەیان کۆتایی بێت پێشەنگایەکی بچووک بۆ وێنەکانیان بکاتەوە. پولەکی ماسێ لە بریجێ دەوام نییە. من ئەم هەلم بە باش زانی و بە هەلم خۆستەوە کە بتوانم لە ماڵەوە هیچ شێکم نییە ئیشێکی جیاوازتر بکەم بۆی کە خۆش ماسوودە بکەم. بەڕاستی من داوا لە مامۆستایانی هاوڕێم لە گەنجانی هاوڕێش مەکەم کە ئەوانش بتوان بێن تێکەڵ بە ئێمە بن. بەڕاستی کارێکی زۆر لە ڕووە دینیەکەەوە بڵێ خێرخوازیە، لە ڕووی دینیەوە لە ڕووی دنیاییەوە مرۆڤایەتیە و مرۆڤ دۆستیە. لە کەرەنتینەی بیارە لە پارێزگای هەڵەبجە زیاتر لە 80 کەس لە ژێر چاودێری پزیشکدان. ئەرکی هەردیش لێرە کە خۆبەخشانە کار دەکات ئەوەیە لە ڕووی دەرونیەوە بەردەوام کەشێکی ئارام بۆ ئەو کەسانەی لە ژێر چاودێریدان دابین دەکات. هەردی هادی مامۆستای هونەرە لە پارێزگای هەڵەبجە و لەگەڵ دروستکردنی کەرەنتینە لە پارێزگای هەڵەبجە بڕیار دەدات خۆبەخشانە بێتە نێو کەرەنتینەکە و ھاوکاری پزیشکان و کارمەندانی تەندروستی بکات. ئەڤین عەتا، کوردستان 24 بیارە. ئەمزانی چێشە؟